سڵاوی خواتان لەبێ بەڕێزان و خۆشەویستان و بینەرانی کەناڵی ئاسمانی پێیامەم کاتتان باش لە دەیەمین ساڵی کەناڵی ئاسمانی پێیامە لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویستان سەرەتا پیرۆز بێت لە هەر هەمولایەک و هیوادارین کە توانیبمان لە 9 ساڵی ڕابردوو بەردێکمان خست بێتە سەر بەردێکی ڕاگەیاندنی کوردی بۆ قسەکردن لەسەر 10 ساڵەی ڕاگەیاندنی کەناڵی ئاسمانی پەیام هەردوو میوانی زۆر بەڕێز و خۆشەویست مامۆستا پەیوەند عومەر ئەندامی تۆڕی میدیایی کۆمەڵ کە لەگەڵ مندایە خۆ بەخێر مامۆستاجان زۆر سپاسان دەکەین پیرۆزیشە کاک مامۆستا کاروان عەبدوڵڵای مامۆستای زانکۆ لە کۆلێژی ئاداب بەشە ڕاگەیاندن زۆر سپاس زۆر سپاس کاک پەیوەندیان طبعاً سەرەتا دەمێ بەوە بڵێم هەم ئەم 10 ساڵە پیرۆز بێت لە بەڕێزت و لە بینەرانیش دووبارە دەتوانم پرسیاری ئەوە لێ بکەم پێت بڵێم ئاخۆ پەیام چۆن دەڵێ شتێکی تازەی داهێنا لە ناو میدیای کوردی یاخود با بڵێن بە دیوێکی تر پەیام هەنگاوێکی تر بوو لە ناو ڕاگەیاندنی کوردی بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوەوە سڵاو لە بینەرانی خۆشەویست سوپاس بۆ ئەم دەرفەتە لێرە پیرۆزبایی خۆم ئاراستەی تەواوی ڕۆژنامەنووسان لە کەناڵی ئاسمانی پەیام و هەموو ئەو هاوکارانەمان کە زیاتر لە ئەوە نزیکە بینەوە لەوەی کە 10 ساڵ بەیەکەوە کارەکەین پیرۆزبایان لە یەکەم وە دەستخۆشیان لە یەکەم و پەیام هەرچێک بووە تاکو ئێرەمان هێناوە و پێویست ناکە ئێمە زۆر بچینە ناو تەقیماتەوە ئێمە خۆمان بڵین وامان کردووە دەبێ ئەمە لای بینەرانمان گەڵاڵە بوو بێ و لە ماوەی ئەو 9 ساڵ کارکردنەمان کام یەکەم ڕۆژی دەیەمین ساڵەمانە بێ ئەوە گەڵاڵە بوو بێ کە ئێمە چیمان کردووە بەتەکید منەمەوێت ئیشارە بە یەک شتی گرنگ بکەم ئەویش ئەوەیە کە تۆگە سەیری بەرواری یەکی 12 ساڵی 2008 بکەی کە تایە کەناڵی ئاسمانی پەیام پەخشی خۆیەکە ئەم بەروارە ینی بایەخێکی گەورەی هەیە ینی لەوەی کە ئەگە سەیری میدیا بکەی بە شێوەیەکی گشتی لەو کاتەیە زۆرینەی میدیا ئێمە دەشێ بڵێن میدیا حیزبیە لە ناو میدیا حیزبیش ئێمە ئازانین کە شێوە و مۆدێلی کارکردنی میدیا حیزبی بە چ شێوەیەکە زیاتر تەشریفاتیە من دەکرێت بڵم ئەو شانازیە بەر کەناڵی ئاسمانی پەیام کەوت پەیام توانی ئەو تەوقە بشکێنی بەتەکید ئەوە لەلای خۆمان ئێمە باوەڕمان وایە کە ئەوەمان کردووە ئەویش ئەوەیە کە ڕاستەکە ئەوە ئاسانیش نەبوو ئەوە ڕیسکی ویست و چاوقایمێکی زۆری ویست و ئەو جۆرە یان دەتوێت بڵێ ڕوبەڕووی ڕەخنە و گلەی بوونەوە بۆی کە ئەزانی چی حیزبیانە بیرتان نەکردەوە ئەزانی چی هەموو شتێک کە هێشتا نییە ئەو مۆدیالانەی کە تاقی نەکراونەوە ئەو باوا بڵێن ئەو شێوازانەی کە هێشتا تاقی نەکراونەوە زۆر قورسن کە تۆ دانهێنی گەڵانانەکەی و هەروەها فۆرمۆلانەکەی کەناڵی ئاسمانی پەیام توانی بێ بە خاوەنی ئەو تەجروبەیە کە لە ڕابردووی خۆیان لە ناو کەناڵە حیزبیەکانە لە شێوەی خۆی نەبووە یعنی ئەگەر تۆ بگەڕی نۆجارێککە بە ئەو بەروارە سەیری هەموو کەناڵە حیزبیەکان بکە بە سەتەلایەتەکان و بە لۆکاڵەکانیشەوە سەیرەکەی ئەو مۆدێلەی کە ئەوان کاری پێەکەن مۆدێلێکی وەڕسکەرە و مۆدێلێکە تایە حیزب مۆنۆپۆلی کردووە و تایە بەس چالاکیەکانی خۆی پیشانەیە و تایە بەس هێزی سیاسیەکە بێ بە پاڵەوان بەڵام ئەم مۆدێلەی کە کەناڵی ئاسمانی پەیام لە سنوورێکی دیاریکراوە کاریان دەکرد ینی نەپەڕی بوونە نێو تەواوی ئەگەر فرسەتم بێ ڕوونیکەمەوە ڕاستەکەی ئەم مۆدێلە شانسی ئەوەی هەیە با بڵێن لەو میدیا مۆنۆپۆلە بێتە دەرەوە و ئەو دیدگا داسەپاوە حیزبیە بە جۆرە لە جۆرەکان بگۆڕێ بەوەی کە بپەڕێتەوە جارێککە بۆ فەزای گشتی بۆ ڕوبەری گشتی و جارێککە خواستی خەڵک و هەروەها ئەو ئامانجانەی کە تایە ئیشەکە بریتی بە لەوەی کە ئەوەی کە بۆ ئەو گرنگە بریتی بێ لەوەی کە ئیتر لێرەوە خواستی خەڵکی بۆ گرنگ بێ و خواستی خەڵکە بە مۆدێلێک لە کارکردن و خواستی خەڵک بکە بۆ مادانەی کە لە کەناڵەکە پرۆگرامەکانی خۆی لەسەر ڕێگەخا لەبەرەوە گرنگەکە لێرە لەوەیە کە پەیام توانیوێتی ئەو مۆدەلە حیزبی ئەندازەیەکی زۆر بگۆڕێ بۆ مانایانە ئێمە قسەمان لەسەرەوە نییە کە هێشتا کەناڵی ئاسمانی پەیام کەناڵێکی حیزبی نییە بەس گرنگ و بایەخەکەی لەوەیە کە توانیوێتی ئەم دیدە تەنانەت بۆ هێزە سیاسیەکەشی دروست بکە لەوەی کە ئەم مۆدێلە لە میدیا دەتوانێت خزمەت بە جەماوەر خزمەت بە خەڵک بکە و ئەم مۆدێلە لە بیسەلمێنێ کە ئەم مۆدێلە لە کارکردن ئەتوانێت تەنانەت خواستە حیزبیەکانش جێبەجێ بکە ئەگەر حیزب بریتی بێ لەوەی کە هاتووە کە بە جۆرە لە جۆرەکان خواسی جەماوەری هەڵگرێ ئەبێ قەناعەت بەوە بکە ئەم جۆرە لە کارکردنی میدیا خزمەت بە ئەجێندا و خزمەت بە
بە پەیامەکانی ئەوەکە لەبەرەوە پەیام خاوەنی ینی با بڵێن دەستپێکی ئەو مۆدێلێ لە کارکردن کە میدیا حیزبی هەنگاوێکی ترە پەڕێنێتەوە لە ئەو شێواز و مامەڵانەی کە لە ڕابردووا کردوێتی زیاتر دەیکا بە ماڵی جەماوەری یاخود باوە بڵێن یاخود دەیکا بە ئەو شوێنێک کە خواستی جەماوەری زیاتر ڕنگدانەوەی دیارە لای بینەریش ڕوونەکە کەناڵی پەیام کەناڵی حیزبێکی ئیسلامیە چۆن توانیتان هاوسەنجی دروستکەن لە نێوان بە حیزبی نەکردنی ئەو کەناڵە چۆن دەڵێ وەکو هەموو خەڵکێک خۆی بە بینەری ئەم کەناڵە بزانێ هەموو خەڵکێک خۆی لەو کەناڵەدا ببینێتەوە و لەگەڵ ئەو گرفتانەی کە ڕوبەڕووتان دەبۆ لەناو حیزب ئەمە بە فعلی ڕوویدا چۆن توانیتان هاوسەنجی ڕابگرنەوە تاوان هەر هیچ کارێکی باش ئەوە نییە کە ڕێگری نەبێت بەس گرنگە تۆ لە ناو ڕێگریەکانە بتوانی ئەو سیاقە بدۆزیتەوە ئەو شێوازە بدۆزیتەوە یاخود با بڵێن ئەو ڕێگایە بدۆزیتەوە کە ئیشی تاکەی تاوان ئەمە بە تەئکید حکمەتێکی زۆری دەوێت وهروەها لێزانینێکی زۆری دەوێت بەڵام لەبەرەوەی کە ئەو ڕۆژنامە نووسانەی کە لەم کەناڵایە کارەکەن چ لە ستافی بەڕێوەبردنەکەیەوە و چ لەو ڕۆژنامە نووسانەی کە کاری ڕۆژانەی ئەم کەناڵە بەڕێوابن تێکڕیان تەجروبەیەکی میدیایان هەیە و ئەو قەنەعەتان بۆ دروست بوو کە ینی باوە بڵێن ینی لە ناو میدیا هیچ نەبێت لە ناو میدیا لۆکاڵەکانە پێشتر کاریان کردبوو واتە نەهاتوونە سەر شتێک کە پێشتر ناناسیوە لەبەرەوە ینی ئەمە توانی ینی ڕێگایکی باش بکاتەوە دوو ڕاستەکە ئەم هێزە سیاسی ئێمەش کە ناوی کۆمەڵی ئیسلامیە دەتوانم شایەتی ئەوە بم وەکو میدیاکارێک کە خاوەنی زۆرترین گۆڕانکاریە لە ناوخۆیە و لە شێوازی بەڕێوەبردننی ئەم هێزە سیاسیە و لە تەسەورکردنی بۆ خزمەتی هاوڵاتیان و لە تەسەورکردنیە بۆ ئەوەی کە چۆن مامەڵەیەکی سیاسیانە لەگەڵ هێزە سیاسەکان بکە ئەم قەنەعەتەش جارێککە ڕەنگە بەشێکی بۆ جورئەت و ئازادی ئەویش بگەڕێتەوە کە قەنەعەت بەوە بکە ئەو ببێ بە خاوەنی میدیایەک میدیاکە نەخاتە بە تەواوی نەخاتە خزمەتی خۆیەوە بەڵکو بە جۆرێکی خزمەتی پێ بکە بڵێ تۆ بڕۆ خزمەتی هاوڵاتی بکە لەو ڕێگایەوە خزمەتکردنی هاوڵاتیان بەجارشکە بێ بە ئەنجەندا و بە پەیامی من لەبەرەوە ینی بەشێکی پەیوەندی بەوە کەم هێزە سیاسی زۆر قەنەعەت بەوە کە هێزێکی کراوە بێ و خزمەتی هاوڵاتی بکەوە بۆ خۆشتان نەزانەوە چەند ساڵێکە ینی لە دوای ئەو بەروارەیەوە کە ئێمە کەناڵی ئاسمانی پەیاممان تێدا مەزراندووە هێزە سیاسیە خاوەنی ڕای خۆیەتی و خاوەنی بۆچوونێکە کە ڕەنگە بۆچوونی باو نەبێ و بۆچوونێک نەبێت کە تایە بچێتەوە سەر ئەو شێوازی مامەڵەکردنی کە هێزە سیاسیە خاوەندە سەڵاتەکانێکە ینی بە ڕاشکاوی لەو کاتەوە ڕایگەاندووە و هێزێکی ئۆپۆزیسیۆنەوە تا ئەندازەیەکی زۆریش ئەمەی پێوە دیار بووە لەبەرەوە ئەندازەیەکی زۆر کەناڵی ئاسمانی پەیام بوو شێواز و مۆدێلی حیزبایەتیکردنی کۆمەڵی ئیسلامیش ڕەنگە هاوسەنجی چێن تابێ دەگەڕێمەوە لە ماوەسیان بەس دەمێ پەیام لە 9 ساڵی ڕابردوو چەند وێستگەیەکی گرنگی تێپەڕاند لە بارودۆخی سیاسی کوردستان وەکو لە ناوخۆی کۆمەڵ یاخود لە نێو خودی پەیام حەز دەکەم دەگەڕێمەوە بەڵام مامۆستاکاران دووبارە بەخێر بێ یاخوا پیرۆز بێ کەناڵی ئاسمانی پەیام 10 ساڵەی دامەزراندنیم نازانم مامۆستا پەیام باسی هەندێک شتی کرد وەکو تۆ وەکو مامۆستایەکی زانکۆ وەکو ئەکادمیەک ینی پێدوا بوو پەیام ینی شتێکی تازە بوو لە میدیای کوردی کە 10 ساڵ بەر لە ئێستا دامەزرا بە ناوی خۆی گەورە منیش پیرۆزبایی لە بەڕستانەکەم وەکو کارمەندانی کەناڵەکە و پیرۆزبایی لە بینەرانەکەم پیرۆزبایی لە خۆشمانەکەم وەکو ئەوەی کە لە لایەنی ئەکادمی میدیایە ئەمە خەریکی کارین و کردنەوەی کەناڵێک فراوانکردنی مەودای کاری لێکۆڵینەوە و باس و خواسی لایەنی ئەکادمیشە بۆیە پیرۆزبایی لە هەموو لایەکەم بەهۆی ئەم بۆنەوە هیوادارم هەکبەی باشتر لە نێو کۆمەڵگەی کوردیا کۆ بکەنەوە و پێشکەش بە خەڵکی بکەن لە ڕێ ئەم میدیایەوە بەڵێ گوێم لە قسەکانی کاک پەیوەند بوو لەبارەی کەناڵی پەیامەوە وتی دیارە کەناڵەکانی هەرێمی کوردستان کۆمەڵی خاڵی هاوبەشیان هەیە و کۆمەڵە تایبەتمەندیشان هەیە کە جیایە کاتەوە لە یەکتری ئەم جیاوازی و بەراوردکاریە لای ئێمە لە پرۆسەیەکی ئەکادیمیە دەرەکەوێت کە پێوترێ لێکۆڵینەوە یا ریسێرچ لە نێو کەناڵەکانە کەناڵی پەیام وەک کەناڵێکی حیزبی ئەبێ ئەوەی لەبیر نەچێ دامەزراندنی خۆی لە مەرحلەی 9 ساڵا کە هەبووە و دروستبوونی حیزبەکەی لە مەرحلەیەکی 17 ساڵی زیاتر بەپێی تاریخی هەندێک سیاسیانی خۆی کە بیری لێ ئەکاتەوە دایناوە حەڤە بۆ 9 ساڵ ئەگەر بەراورد بکەین ئەبێ کەناڵی پەیام بیر لەوە بکاتەوە کە ئایا توانیوێتی قۆناغێک لە نێو کۆمەڵی ئیسلامیە دروست بکە بە ناوی قۆناغی کۆمەڵی ئیسلامی دوایکردنەوەی پەیام
یان قۆناغی پێشکردنەوەی پەیام وەکو چۆن کە کەناڵی جەزیرە لە نێو کۆمەلگای عەرەبیا کرایەوە کۆمەلگای عەرەبی بوو بە دوو قۆناغەوە قۆناغی پێش دروستبوونی کەناڵی جەزیرە قۆناغی دوای دروستبوونی کەناڵی جەزیرە پەیام ئەبێ ئەم حاڵەتە بچوو بکاتەوە بۆ ناو حیزبەکەی ئایا توانیوێتی ڕەوتێک دروست بکە یان جۆرێک لە سیاست بێنێتە ئاراوە کە پەیامی خەڵکی ڕاستەوخۆ بگەێنێ بە حیزبەکەی خۆشی هەروەکو چۆن پەیامی حیزبەکە گەێنێ بە خەڵک و پەیامەکان ئاراستەکە ئەگەر تەلەڤیزیۆنی پەیام وەک تەلەڤیزیۆنێکی گشتی پێشتر و خەبەری ئێستا توانی بێت ئەم قۆناغانە جیا بکاتەوە کارێکی زۆر گەورەی کردووە ئەمەش بەچی ئەکرێ بە ئەنجامدانی کۆمەڵێک لێکۆڵینەوە لەو بوارانەدا من بۆ خۆم نای شارمەوەک و مژدەش بۆ بەڕێزانەڵێم سەرپەرشتی دوو لێکۆڵینەوەم کردووەهی خوێندکاران لەبارەی کاریگەری میدیاوە و یان سیستمی ئیداراتی میدیاوە کە ئەم دوو لێکۆڵینەوەی نموزەجی پەیامیان وەرگرتووە بەرامبەر بە هەندێ کەناڵی تر یەکێ لەوانە سیستمی بەڕێوەبردننی میدیایی بووە کە بەراوردێک بووە لە نێوان سیستمی بەڕێوەبردننی میدیای حیزبی لەگەڵ سیستمی بەڕێوەبردننی میدیای دەوڵەتی حکومی کە دوو میدیای خاوەنداریەتی جیاوازیان هەیە ینی بەراوردەکەیان لە 84 بەسەرەوە پەیام لەگەڵ سیستمێکی حکومیە توانیوێتی مامەڵە بکە یەکێ لە نەتیجەکانی ئەوەیە کە پەیام شێوازێکی کردووە کە ئەمە حیزبێکە خۆی ئامادە ئەکات بۆ ئەوەی کە لە ئایندەیە بتوانێت حکومڕانی بکە بەپێی ئەو دەنگانەی کێنێ بەپێی ئەو ئاستی کە هەیەی بەپێی ئەو حاڵەتی کە یەکەوێتە بەردەستی ئەگەر لە بەڕێوەبەرایەتیەکەوە بێت تا وەزارەت و بگرە سەروتر ئەمە یەکێ بوو لە ئەمەوەکو کۆمەڵ ئەمە وەکو پەیام کە کاری کردو حیزبەکەی بەم شێوەیە بەڵێ پەیام چەندە بۆتە شوێنێک کە هەرچی بینێرە مەسەلەن بۆ نمونە لە کوردستان هەز بکە ئەمە کەناڵی ئەوە بە من ئیشارەتێک بۆ بم وەڵامی ئەو پرسیارەش بمەوە لێکۆڵینەوەی دووەممان باسکردن بووە لە کاریگەری میدیای ئەهلی لەگەڵ کاریگەری میدیای حیزبی کە بەراوردێک بووە لە بینی میدیایەکی ئەهلی و میدیای حیزبی کە پەیام هەیەی بڵێ لە نەتیجەیەکە کە بە دەستمان گەیشتووە کاریگەریەکانیان ئەگەر هاوسەنگ نەبن زۆر جیاواز نەبوون لەو نەتیجەی کە بە دەستمان گەیشتوانی پەیام توانیوێتی ئەو کاریگەریانەی کە میدیایەکی ئەهلی دروستی بکە هاوتەریب لەگەڵ ئەوەیە تێپەڕێ ینی ئەم نەتیجانە ئەوە بە منەڵێن و بە ڕێزانی کەناڵی پەیامەڕێن ئەگەر لە بەردەستیان نەبێ و خوێندکارانە پێیان گەیشتوێتەوە کە کەناڵەکەی ئێوە چوارچێوەی کەناڵێکی حیزبی بەزاندووە بەرەو کەناڵێکی ئەهلی ئەڕوا و لایەنی ئەوەشی بەرنەیەوەکەوە کەناڵێکی حکومی کە هەمی خەڵکی هەبێت مامەڵە بکە ئەمە نەتیجەیەکی باشن بەڵام ئەگەر ئەو نەتیجەیەش لە بینی قۆناغی کردنەوەی پەیام و قۆناغی پێش پەیامی کۆمەڵی ئیسلامی کارێکی لەسەر بکرێن نتیجەی باشتر دەسەکەوێ و دڵخۆشتر ئەبن یان ڕێکاری تر پیشانێن بۆ ئەوی پەیام کارێکی تر بکا کە زیاتر لە ناو جەماوەدا بێت وەکو مامۆستایەکی ئەکادمی وەکو مامۆستایەکی زانکۆ ئەوەی کە وەکو ئەو توێژنەوەش ئاماژەت پێکردیا وەکو خۆت وەکو بینەرێک وەکو تەنها کەسێکی کاریگەری ژەناو کەناڵا پێ دوایە پەیام توانیوێتی بێتە کەناڵی خەڵک لە حیزبێکەوە بەو شوەیە کە هاوتەریب لەگەڵ دەستگایەکی ڕاگەیاند بە پێی نەتیجانش کە باسم کرد کەناڵ ئێستا بازنەکەی تێپەڕانوە بەرە و کەناڵی خەڵکە ڕوا بەڵام ئێمە لە بیرمان نەچێت لە کوردستانە تاوەکو ئێستا خصوصیەتی کەناڵی خەڵکی نەدراوە بە هیچ کەناڵێ چون نەیتوانیوە بە شێوەیەکی تەواو کەناڵی خەڵک بێ ئەمە لە کێبڕکەی کەناڵەکانە کاری بۆ ئەکرێ بەڵام ئەو قفڵە سیاسی کە بە کەناڵەکانەوە جارجار ڕایەکێشێتەوە بۆ دواوە ئەوەی کە زۆر بەهێز بێ و بتوانێت بەرەو خەڵک بڕوا هێزی لەو قفڵە سیاسیە بەهێزترەوە بەرەو ناو خەڵکە ڕوا ئێستا بە نەزەری من پەیام بەرەوە ئەڕوا کەناڵێک بێت لە نێوەندی کەناڵی خەڵک و کەناڵی حیزبیە ئەو مۆدێلەش کە کەناڵی حیزبی هێنای ئاراوە ئەوە بوو کە کەناڵە حیزبیەکان وەک کاک پەیوەند باسی کرد ئەمە زۆر دیارە بە کۆمەڵی کەناڵی حیزبیەوە زوو تەسلیمی ئەو ئیرادەیە بوون کە لە خەڵکیان ڕاکێشنەوە تەنها پەیامێکی سیاسیان پێ بگەێنن پەیامی خەڵک نەگەڕێنەوە ئێمە لە بیرمان نەچێکێ لە ئەرکەکانی تەلەڤیزیۆن بەخصوص کە کەناڵێک میدیایەکی ساردە ئەوەیە بێ کەناڵ ڕێی خەڵکیش وەرگێتەوە بۆ ئەو لایەنە سیاسی ئیشی لەسەرەکە بۆ ئەو دەستەیە کە وەکو سەربەخۆ کارەکە یان لە بەشێک کۆمەلگا بۆ بەشێکی تری کۆمەلگان پەیامانە بگوێزێتەوە نەک تەنها خاوەنی یەک ئیتیجابێ بەس بینەری هەبێ ئەبێ خۆشی بینەری خەڵک بێ ئەبێ ئیداری پەیامسازی خۆی بکە یەکێ لە ئەرکە سەرەکیانی میدیای سارد ئەمەیە چونکە ساردە و مخاتەبە هەیە لە بینی
بینەر و ئەوە ئەگەر ئەم مخاتەبەیە کاردانەوەی نەبێت لەسەر کەناڵەکە بینەر هەر قسە بکات و تۆ تەنها پامی خۆت بگەێنی و وەکو بڵێ گوێی لێ بگری و بە گوێینەکەی ئەمە حاڵەتێکی خراپ لە میدیای دروستەکە ناوترێکە بینەرێک هەرچێکی و تۆ ئەمە بکەی بەڵام جەمعی پەیامەکان وەرەگریتەوەکە پەیامی نەتیجەی لێوەربگری خۆی هەبێ استراتیژی هەبێ ئەبێ پەیامی خۆی استراتیژی هەیە بەڵام ئەبێ نەتیجەش لە ڕێی خەڵک وەربگرێت ئەم استراتیژەی لێرەیە هەڵەی تایە بێ بەم هاڕاستەیە بی بە هەروەکو چۆن ئەم نەتیجەیە تۆ بە حیزبێکی سیاسی کە استراتیژی سیاسی تۆ لێرەیە هەڵەی هەیە وەرەوە بۆ ناو خەڵک بۆی بتوانانی لە ناو خەڵکا مامەڵە بکەیت و میدیا و خۆشت هی خەڵک بن چونکە بمانەوێت نەمانەوێت تا حیزب لە ناو خەڵکوی خەڵکابێ کاریگەری زیاترە تا میدیاش لە ناو خەڵکابێوی خەڵک بێ کاریگەری زیاترە. بەڵێ دەستەکان خۆشماوەسەجان کاک پەیوەند مەسلەی ئەو وێزگانی کە کەناڵی ئاسمانی پێیاتێ پەڕێ ئەوی کە مامۆستاش ئاماژەی پێکرد کەناڵێکی حزبی بتوانێت بە ئاراستەیەک ئیش بکە وەکو چۆن دەڵێ هەم حیزبەکەی ڕازیکە هەمیش بتوانێت بێتە کەناڵی خەڵک و هەم بتوانێت ببێتە مینبەرێکی دەنگ و ڕەنگە جیاوازەکان لە ڕابردوودا ئایا پەیام توانیوەتی بە فعلی وابێ و ئایا ئەو وێزگانەی کە پەیام پێیدا تێپەڕیوە چ ئەو ئەرقەڵە و ئەو چۆن دەڵێ ناڕەحەتیانی کە تووشی بووە وەکو لەلایەن کەوادری حزب یاخود لەلایەن سەرکردایەتی حزب یاخود هەروها لەلایەن ڕۆشنبیران لە دەرەوەی حزب خۆی ئەمە بێ بە سروشت وەرگری ینی تۆ کە باسی ئەومان کە تۆ مۆدلێک دروستەکەی ئەم مۆدلە پێشتر وێنەی نەبووە و تۆ ئەبی بە خاوەنی ئەوەی کە تۆ ئەم مۆدلە دروست بکەی بە تەشید ئەو مۆدلە بێگرفت نابێ و دەبێ بیر لەوەش بکەیتەوە کە تۆ ئەرقەلە بۆ دروستە بێ و ینی بە جۆرە لە جۆرەکان گرفتی بۆ دروستە بێ بەس بایەخەکە لەوەیە کە مامۆستا کاروانش باسی کرد قسەکە لەسەرەوەیە کەناڵ ئەسمانی پێیان ئەگەر تەنانەت بۆ ئەم شانسە بخینە ناو ماڵی حیزبیشەوە و ناو ماڵی کۆمەڵی ئیسلامیشەوە ئەگە سەیری کۆمەڵی ئیسلامی کەی بەر لە ساڵی 2010 کە کەناڵی ئەسمانی تا دروستە بێ و دوایش کە ئەم کەناڵە جارشکا بێ بە زمان حاڵ بە جۆرە لە جۆرەکان بۆ ئەم هێزە سیاسیە سیرەکەی ینی دوو بەرواری زۆر جیاوازن سەرحەت بە ئاو بڵێن کۆمەڵی ئیسلامی ینی لە ڕێگای کەناڵی ئەسمانی پەیامەوە زۆر شتی دەستکەوتووە یەکێک لەوانە کە هەمیشە توانیوێتی لەم ڕێگایەوە پێی لە ناو جەماوەر نەبڕێت ینی هەمیشە پێیەکی لە ڕێگای لە ناو جەماوەرە بێ واتە بەردەوام ئێمە ئەم پەیامانەمان گواستوتەوە لە ڕێگای ئەم تەلەڤیزۆنەوە بۆ ناوخۆی حیزبەکەمان بۆ ناو ماڵی حیزبەکەمان بۆ سەرکردایەتیەکەمان بۆ کادرەکانمان کە لە باوا بڵێن لە فەزای گشتیا لە ڕوبەری گشتیا چیە گوزەرێ ئەمە بایەخێکی گەورەی هەیە دوایش داوا ڕەنگە داوا فیدباکەکەی کرابێتەوە داوای چۆن مامەڵە لەگەڵ ئەماکەی ینی کۆمەڵی ئیسلامی یا با بڵێن کەناڵی ئاسمانی پەیام هەر ئەوە نییە کە کەناڵەکە هاتووە دامەزراوە و ئیتر بۆ بە کەناڵێکی ڕاگەاندن و ئیتر پەخشی خۆیەکە نه ئەوە بێ بیر لەوە بکاتەوە چۆن هاوسنگ کارەکە چونکە هیچ کام لەمانە ئەگەر پشت گوێ بخە چ جەماوەر چ ناوەندەکە خۆی وەکو دامەزراوەیەکی میدیایی چی هێزە سیاسەکەی بە تەشید دەگەرەمانە هاوسنگ لەگەڵ یەکان نەبە بە تەشید گرفتی بۆ دروستە بێ چۆن توانیتان پەیام والێ بکەن کە ئەو هاوسەنجیە ڕابگرێت لە نێوان بینەرێکی غێری حیزبەکەی خۆت و لە ناو حیزبەکەی خۆش شتێکی باش ئەوەیە کە کەناڵی ئاسمانی پەیام ئەوانەی کە تیا کارەکەن تەجروبەدارن خاوەنی تەجروبەیەکی میدیایین کەواتە لە ڕوانگە میدیاییەکە و متمانەیەکیان هەیە واتە ئەزانن چۆن کاری خۆیان بکەن و بە تەشید پیشەیانە بۆ میدیا چۆن کار بکەن و پێویستە میدیا چۆن بەڕێوە ببای و لە ڕوانگەکەی تریشەوە ئەم هێزە سیاسیە توانیوێتی متمانە بە ڕۆژنامە نووسەکانی خۆی بکە یعنی ئێمە نایشارینەوە زۆرینەی ئەو میدیاکارانەی کە لەلایەمە کارەکەن لە کەناڵی ئاسمانی پەیام میدیاکاری خۆمانن ینی میدیاکاری کۆمەڵی ئیسلامین بەڵام لە چوارچێوەی با کەناڵی ئاسمانی پەیامە کاری پیشەییەکەن لەبەرەوە ئەم متمانەیەش کە جارێککە ئەم هێزە سیاسیە بە میدیاکارەکانی خۆی هەیە ئەمەش بۆ بە شانسێکی تر بۆ کەناڵی ئاسمانی پەیام و بۆ هێزە سیاسیەکەش و ئەو متمانەیەش کە لە لای جەماوەر هەیە ینی تۆ ئێمە مایکەکانمان ڕۆژانە ڕاتە دەرەوە ینی ئەم مایکە لە بەردەمی هەر کەسێکدا ئەنیار بۆ هەر کەسێکی ڕائگری قساکە و مایکەکە ئەم شوناسە با بڵێن ئەم لۆگۆی کە بە مایکەکەوەیە ینی شوناسێکی غایب نییە یا با بڵێن کە ئێمە ڕۆژانە ئەو پرس کۆنفرانسانە یاخود با بڵێن ئەو بۆ جیاوازانەی کە لە هەرێمی کوردستان ڕۆدا چ لە بۆنێکی سیاسیە تا گاتە کۆمەڵایەتی و ئیداری
لۆگۆکەی ئێمە غایب نییە. ئەمە هەواڵە گەرم کوڕەکانی ناوخۆی کوردستان وای کرد کە لۆگۆی پەیام ئاوا بەو شێوەیە بناسرێ یان ئەوە پەیامە کاریگەری خۆی هەبووە لەسەر بینەر ینی شاشەی پەیام بۆ وای کردووە بە فعلی بینەر بتوانێت کە ئەم شاشەیە بناسێتەوە ئەم لۆگۆی بناسێت. ئەخر ئەلێرەوەیە کە ئێماڵین ئیشی پیشەیی گرنجەکەی ئەلەمەیە کە تۆ هەست بکەی بەوەی کە چ باخی بۆ تۆ هەیە. یعنی ئەو دانانی ئەو لۆگۆیە بە مجەڕەتی و بە دیاریکراوی گەر هەر لۆگۆکەش بێ لە بەردەمی بڵێن چەندان بۆنەی جیاواز قسەکە لەسەرەوەیە کە کۆمەڵێک ڕۆژنامەنووس لەم کەناڵەیە کارەکەن کە ئەزانن باەخ و گرنگی بابەتەکان چین. بۆیە ئەم ڕنگدانەوە گەورە هەیە بۆی ئەم حزورە گەورە هەیە لەبەرەوە بەڕاستی ینی ئەو ویزگانی کە کەناڵی ئاسمانی پێیانێت پیاتە پەڕیوە لە خەمڵاندن و لە دروستکردن و ڕستکردنەوە تا گواتە ئەم لەحزەیە کە بە خۆتان نەزانن هەرێمی کوردستان لە قەیرارێکی سیاسی زۆر خراپەیە کە کاریگەری گەورەی دروست کردووە تەنانەت لە بوارە کۆمەڵایەتێکەش. لەبەرەوە ئەم قۆناغانە کەناڵی ئاسمانی پێیان توانیوێتی ئەندازەیەکی زۆر لەبەر چاویان بگرێ و پلانی بۆیان هەبێ و بۆەوەی کە دەرچەیەکە میشە بدۆزێتەوە ینی تۆ گەرس ئێستاش سەیری شاشەکە بکەی ئەم شاشەیەکی غائیبی ڕەشبین نییە گۆشەنشین نییە بەڵکو ئەم شاشەیە تا ئەم لەحزەیەش وجودێکی گەورەی هەیە لەو فەزا سیاسی کە ڕووداوە لەو هەموو چالاکی کە ڕۆژانە ڕووادا. لەبەرەوە قسەکە لەسەر ئەوەیە هەر لەو سەرەتایەوە کە دروست بووە و هەر لەناو ئەو هەموو سەرەدا و ململانەیە کە پێویست بۆ بیکات توانیوەتی بمێنێتەوە تا ئەم لەحزەیەش کە زۆرێک ینی با بڵێن لە کەناڵەکانی هاوڕێمان ینی ئەندازەیەک ئێستا هەڕەشەی جۆرێک لە داخستنیانەیە ینی ئەو قەیرانە خەریکەوان لێ بکە کە دەستبەردار ببن و وەڕواکەدان بەڵام کەناڵی ئاسمانی پێیام لەبەرەوەی کە وەکو وتم ئەو ڕۆژنامە نووسانی کە لێرە کارەکەن ڕۆژنامە نووسی دڵسۆزن بۆ ئیشە پیشەیەکی خۆیان اینجا بۆ پەیامە حیزبێکش کە لە پشتیانەوە وەستاوە ینی بەوەردووچان دڵسۆزن توانیوانە بە هەرچی چۆنێک بێ تا ئەم لەحزێ بمێنەوە. مامۆستا پەیوەند پەیامی گشتی و پەیامی تایبەتی ئێستا چونکە ئێستا جۆرێک لە تایبەتمەندی وەرگرتووە ئێستا بەڵام جاران گشتی بوو. ئەمە تا چەند ینی ئێوە هەوڵتاندا شتێ بکەن کە ئەو بینەرە نەڕوا ینی ئەخر بینەری کەناڵێکی گشتی زیادێک بینەری کەناڵێکی تایبەتمەندی سیاسی هەواڵی. ڕاستەکەی ڕەنگە ئەوەیەمە زۆر ینی باوا بڵێن زۆر تەبا نەبووبین لەگەڵ ئەو گۆڕانکاریە زۆرەی کە هەبوو بەڵام واقعا وەکو ستافی بەڕێوەبردننی ئەم کەناڵە ڕەنگە زۆر ینی زۆر پێمان خۆش نەبوو بێ کە کەناڵەکە بگۆڕین واتە لە دیوێکۆ بیخینە دیوێکی بەڵام یەکشت هەیە ینی کەناڵی باشەوەیە کە بەردەوام گۆڕانکاریەکات وەگەر گۆڕانکاریەکە تەنانەت وەکو 100% وەکو ئەوەی کە دەشێوێ ئاواش نێتەوە ئەبێ گۆڕانکاری بکات چونکە دروستکردن یەک فۆرمێکی جامیدی بەستوو بینەر بەوە ڕزەکە تۆ بێتی دووبارە دەبێت بە جۆرە لە جۆرەکان دەمیشە ئەم گۆڕانکاریانە بکەیت. لەبەرەوە کەناڵی ئاسمانی پەیام بیری لەوە کردەوە کە کەناڵی فرەچەشن جگە لەوەی مامەڵەکردن و سەرپەرشتیکردنی زۆر زەحمەتە بەڵام میدیاجی تایبەتمەند پەیامەکانیشی خێراترەگەن دەکرێت ئێستا بڵین تایبەتمەندە بە تایبەت ئەندازەی ناکرێت ینی لە 100% بڵین تایبەتمەندی تەواوە بەڵام بەتەشی نیم چەتێکەڵەیەکی ئێمە هەڵین گۆڕانکاریمان کردووە ئەم گۆڕانکاریە لەوەی کە لە کەناڵێکی فرەچەشنەوە کرمان بە کەناڵێکی شێوە تایبەت ئەوەش تا چەندێ موفق بووین ئەوان دەبێت بینەران و مامۆستانی زانکۆ واروها ئەکادمیستەکان بێن بێگومان مامۆستانی زانکۆ چی دەڵێن سەبارەت بۆی کە دیار بوو تقریبا پرسیارەکە ئاراستەی تۆ کردەوە سەبارەت بە تایبەتمەندی کەناڵەکەمە بێت. بەڵێ ئەمە بمانەوە نەمانەوە ئەمڕۆ میدیا بەر و تایبەتمەندی ڕوا چونکە جیلەکانی خوارەوەی خەڵک و کۆمەڵگاش تایبەتمەندی وەرەگرن. بەڵام بیریشمان نەچێت کە دیسان میدیایەکی گشتی هەیە بەڵام بەهۆی فراوانبوونی میدیاوە ئێستا ئەم میدیا گشتیانە ئەو کاریگەریان نییە کە بە شێوازی تیۆری گلولەیی باسی بکەین ینی ڕاستەوخۆ کاریگەری دروست بکەن چونکە میدیای گشتی میدیایەکی نەرمە کاریگەریەکی نەرمە بەڵام ئەگەر هەرگەری لە چ ڕوویەکەوە میدیای گشتی مشکلەی ئەوەیە کە ڕۆکانی زۆرن بۆ کاریگەری ئەو کاریگەری تۆ ئەگەر لە دڵۆپێک ئاو وەریگری بە یەک ئاراستە دابەزێ زوو کاریگەری لەسەر بەردێکی ڕق دروستەکە جیایەکە ئەم دڵۆپە ئاوە هەر جاری و لەسەر ئاراستەیەک بکەوێتە خوارەوە بەڵام کە تۆ کردە تایبەتمەند یەک ئاراستە وەرەگرێ کاریگەریەکانی خێراترن توێرێکی وەکو توێری گلولەیی کاریگەری گلولەیی ئەیگرێتەوە و کاریگەریەکانی خێراترە بن چونکە تۆ تکرارت زۆرە
بابەت هەیە. کۆمەڵی ئیسلامی کە هاتووە جۆرێک لە جۆرەکان تایبەتمەندی بەم کەناڵەدا و کە ڕاگەێنرا لە ساڵی پارا بووە بزانم کە کەناڵەکە بۆ کەناڵێکی خەبەری یان سیاسی. ئەم ئامانجی ئەبێت لەمەیە ئەوە بوو بێت کە کاریگەریە سیاسەکانی بۆ ناوڕێی گشتی جەماوەر خێراتر بن وە زووتر وەڵام بنەوە وەڵامگۆی پەیامەکانی حزب بن. لەبەرەوە ئەمەی کردووە ئەبێ زیاتر ڕەچاوی ئەوە بکە کە پەیامە سیاسەکانی زوو وەڵام گۆن تا پەیامێکی اجتیماعی تا پەیامێکی ئاینی کە لەم کەناڵەوە دەرەچێ. بۆیە ناچارە کۆمەڵی ئیسلامی ئەگەر بێ پەیامێکی ئاینی خێرا وەڵامی وەربگرێتەوە بێ کەناڵێکی ئاینیشی هەبێ خێرا وەڵامی پەیامە ئاینەکانیشی وەرگرێتەوە. بەڵام ئەگەر بیەوێ نەرم ئیش بکە لە میدیایە و کەناڵەکەی گشتی بێ ئەوە بێت مدەی درێژخانترە بێت تاوەکو کاریگەریەکان میدیا بە شێوە گشتەکەی چەندە کاریگەری هەیە لەسەر دروستکردنی ڕای گشتی و بە تایبەتیش ئەگەر بینە سەر کەناڵی ئاسمانی پەیام کە لە 10 ساڵەی ئێمە دانیشتن و قسە دەکەین تا چەندە پەیام توانیوێتی بە فعلی ڕای گشتی دروست بکەن لە کوردستان. ئامانجی میدیا دروستکردنی ڕای گشتیە ئامانجێکی سەرەکی میدیایە چونکە ئاراستەی گشتی خەڵکەکرێ ینی تۆ ناتوانانی بڵێ ئەم پەیام تەنها پەیامەکانی ئاراستەی خەڵکی کۆمەڵی ئیسلامیەکرێ و کۆمەڵی ئیسلامیش ناتوانێت بڵێ من حیزبێکم ئەمەوێ بەردەوام فراوان بم بەڵام پەیامەکانم تەنها ئاراستی خەڵکی کۆمەڵی ئیسلامی بکرێ. بەما هەم ڕێژەی دەنگ هەم ڕێژەی کاریگەری هەمووی محەددە بێ و وردە پیرە بێ دوای پیربوونیش مردنە. بەڵام ئەگەر بتەوێ لەسەر عام ئیش بکەی ینی لەسەر ڕای گشتی ئیشەکەی ڕای گشتی بەبێ میدیا و زۆربەی خەڵکانی ئەکادیمیش قسەیان لەسەر ئەوەیە کە هەرگیز دروست نابێت. ناتوانانی بەبێ میدیا ڕای گشتی دروست بکەی ڕایەکی گشتی کاریگەر بەرفراوان کە کاریگەری لەسەر دەسەڵات و حکومڕانی هەبێت. ئەمە بەبێ میدیا ناکرێت. بۆیە ئەشێ بوترێ یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی دروستکردنی ڕای گشتی میدیایە. بەڵام لەکوێ ئەو میدیانەیە بەڵام کەناڵەکانیش تا کەناڵێکی تر و کاریگەریان لەسەر دروستکردنی ڕای گشتی جیاوازە. دوو حاڵەت هەیە کەناڵ دەتوانێت ئیش لەسەر ڕای گشتی لەسەر بکات. یەکێک کاریگەری پەیامەکانی خۆی کە ئاراستی میدیاییەکە، یەکێکی تر وەرگرتن یان قۆستنەوەی ئەو هەلانەی کە لە نێو کۆمەلگایە دروستە بن ئەو ڕەیانەی کە لە نێو کۆمەلگایە دروستە بن. چونکە ئێمە کۆمەڵی کەسمان هەن لە کۆمەلگایە پیانەوتێ ڕابەری ڕێی ئەمان ڕێی دروستەکەن لە نێو کۆمەلگایە. ئەو ڕێیە گەر کەناڵێک بتوانێت بیخۆزێتەوە لە بەرژەوەندی خۆیە یان لە بەرژەوەندی گشتیە بیخۆزێتەوە توانێت ڕای گشتی پێ دروستکە. ڕێیەکە لە ناو لە ڕابەرانی ڕێی پێکیان هێنابێ خستوێتیان ناو شەقامەوە. بەڵام ئەگەر کەناڵێک تر بیەوێ ئەم ڕێیە پوکێنێتەوە کە بەهێزتر بێ. لەبەرەوەی تا کەناڵ ئەم هەلانە وەربگرێ و بتوانێت تەوزیفی بکات لە ناو خەڵکە ئەتوانێت کاریگەری لەسەر ڕای گشتێکە هەبێ. بەڵام ئەگەر نەتوانێم تەوزیفە بکە ڕکابەرەکەیەت کاریگەریەکی پێچەوانە بەرامبەر بە ئەو دروستەکات و ڕای گشتێکە ئاراستەکە حتا ئەشێ ڕای گشتی پێچەوانە بێتەوە بەرامبەر ئەو ڕێی کە ڕابەرانی ڕێی دروستیەکەن. ڕابەرانی ڕێی ئەشێ شۆڕژگەڕەکان بن کە لە ڕێیەکی دروستی دیموکراتیانەوە شۆڕشێک دروستەکەن بە بێتەقە و بە پشتیوانی میدیا. ڕابەرانی ڕێی ئەشێ بوتێ حیزبێک بێ کە ڕێیەکە خاتە نێو کۆمەلگا و ئەوێ فیدباک وەربگرێ و لە ڕێی میدیا و هاوکاریەکە یان مباشر خۆی هاوکاریەکە. بەڵام ئەساسەن بەبێ میدیایەکی کاریگەر هیچ لایەنێک هیچ ڕابەرێک هیچ گروپێک ناتوانێت ئەو ڕایگشتیە بجوڵێنێ بۆ لەبەرەوە ڕایگشتی شەقام فراوانە بە چەند کەسێکی ڕابەری ڕێی ناگیرێ و دەنگەکانی ناگاتەوێ لە بەرامبەریشە تەکنۆلۆژیا پێشکەوتووە. ئێستا حالیان بتەوێت ڕایگشتی پەیام بێوێ ڕایگشتی بجوڵێنێت تەنها بەم کەناڵ و بەم شاشەیە لە ناو ماڵەکانە ناتوانێت ڕایگشتێکە بجوڵێنێ ئەبێ ئەم شاشە بچووکانێژی دەستی خەڵکیش بەکاربێنێتەوە. ئەگەر فەرامۆش بوو لە ناو ئەمەیە کەسێکی تر هەیە کە ئەم شاشەیە بەکارێنێت ئەتوانێت ڕایگشتی بە پێچوانێ ڕای ئەو بجوڵێنێ چونکە ئەمەشی بەکارێناوە کە لە دەستی هەمومانایە. ئەمە چ بۆ ڕایگشتی لە مەدانی سیاسیە چ لە مەدانی تیجاریە چونکە ڕیکلام جۆرێکە لە دروستکردنی ڕایگشتی بۆ برندێکی تایبەت بۆ فرۆشی و برندە. لە هەموویە ئەبێ پەیام لەو شاشە گەورەی ناوماڵشەوە بێتە دەرەوە بێتە ناو شاشەی بچووکی دەستی خەڵکیەوە بۆی کاریگەریەکەی هەبێت لەسەر ڕاستەکان خۆش. مامۆستا پەیوەند ئێوە چۆن هەوڵتان داوە کە کەناڵی پەیام دیارە کەناڵێکی خەبەریە ئێستا چۆن مامەڵە لەگەڵ خەبەر دەکەن چۆن مامەڵە لەگەڵ ڕووداوەکان دەکەن چۆن مامەڵە لەگەڵ حەدەسەکان دەکەن بە تایبەتی ئێستای کوردستان و عێراق و ناوچەکە بە کۆمەڵەیەک ینی گۆڕانکاری گەرم و گوڕدا تێدەپەڕێ. گۆڕانکاریەکان و ڕووداوەکان بەو شێوازەی کە ئێوە دەکانەوێ
دەیگوازنەوە و تحلیلی دەکەن و هەروها شرۆڤەی بۆ دەکەن یان ئەوە تا وەکو وەی کە واقع ئەو هەیە تاوەکو بینەر بەوەکو خۆی ببینێ ئەم چۆن مەسەلەن وابزانام خەدرێکی گەورەکەین لە بینەر ئەگەر پێمان وا بێ چیدی بەوا خەڵەتێکە میدیایکی حیزبی بێ ڕوودا بگۆڕ ینی سیاغی کاتەوە نەبوو لە ڕابردووە بابەتە چی نەبووە بەڵام قسەکە لەسەرەوەیە ئێمە باسی ئەومان کرد ئێمە لێرە لە کەناڵی ئاسمانی پەیامە ئێمە ئیشی پیشەییەکەین هیچی پێشەیی بۆیە ژانی ڕاستی و ڕاشکاویمان کردووە بە دروشمی خۆمان بۆی کە ینی ئەوە دەمێکە تێپەڕیوە لەلای ئێمە هەر لە سەرەتاوە ئیشمان لەسەر منە کردووە ینی ڕووداوێک ڕووەدا خەبەرێک کە هەیە ینی لەبەر چەندێ لە بەرژەوەندی ئێمەیە بیر لەوە ناکەینەوە ئێمە مادەم ئیشی پیشەیەکەین مامەڵە لەگەڵ خەبەرا وەکو خەبەرەکەین ئەو نێنەرەی کە لەوێ نێرە بۆ دەستگاکۆ خۆی ئەمە بڵاوەکەینەوە ناکرێت ئێمە دیماگۆژێتێک دروستکەین خەبەرێک بڵێن لەلای ئێمە جۆرێک بڵاوبێتەوە بەڵام لە کەناڵێک تر جۆرێک بڵاوبێتەوە ئەگەر تۆ ئێستا سیریکەی ئەو کەناڵانەی کە لە ئێمە و نزیکن و وەکو ئێمە ئیشەکەین و شانمان ناوە بەشانیەکەوە ئەگەر لەوانەیە لە سەردێڕەکانە ئەندازەیەک فەرقمانە بێ بەس ئەگەر لە سەیر ڕووداوەکە بکەی و جۆ لە ڕووداوەکە بگری سەیرەکەی یەک جۆر سیاغە کراوەتەوە کە سیاغەیەکی پیشەییە یعنی ئەم میدیایە ئەمەی تێپەڕاندووە کە ئێمە چی دیکە ناچینەوە سەر ئەوەی کە ئایا خەبەرێک ئێمە ڕووی داوە ئێمە پێمان خۆشە پێمان ناخۆشە دێن دەیگۆڕین بەشێکی تر لەوەی کە ڕووداوەکە کە ڕووی داوە بەدڵی ئێمە نییە دوای ئێمە چۆن سیاغەیەکەینەوە وای لێکن کە بینەرواتێ بگەینی کەمە لە بەرژەوەندی ئەمە تێپەڕیوە لە لای ئێمە نەک ئەوە ناکەین ئێمە حتا ئەو بەڕێزانەی ئەو میوانانەی کە دێن شرۆڤەی بابەتەکانەکەن لە لایەمە بن بە میوانی بەرنامەکانە بن بە شرۆڤەی هەواڵەکەن ئەو کەسانە کەمترین کەسن لەوانەکەی ئێمەن و ڕەنگە شرۆڤەکانیشان بەدڵی ئێمە نەبن بەڵام ئەوە واقعەوە خۆی قبوڵەکەین یانی ئەگەر تەنانەت زۆر جار لەگەڵ ئەو بەڕێزانەی کە دێنە ناو شاشەکانی ئێمە و لێرە و شرۆڤەکەن زۆر جار لە هەندێک مناسبەت هەیە کە بەیەکەوە ئابین ڕەنگە قسەمان تێک بگیرێ ئەنی دید و ئایدیامان وەکو یەک نییە بۆ شتەکان بەڵام کە هاتە سەر مەسەلەی خەبەر و کە هاتە سەر مەسەلەی هەواڵ و سیاغەکردن ئێمە ئیشێکی پیشەییەکەین لێرە لە بەرژەوەندی ئێمە بێ لە بەرژەوەندی ئێمە نەبێت کاڵێن لە بەرژەوەندی ئێمە لە بەرژەوەندی حیزبەکەمان بێ حیزبەکەمان نەبێ بەتەشید ئێمە خەبەرۆک و خۆی بڵاوکەین پێ بمانێ نەمانێت 2000 کەناڵێکی حیزبی و کۆمەڵی گوێزگەی تێپەڕاندووە بە تایبەتیش لەو کاتانەی کە کۆمەڵ معارەزە بوو دیارە کەناڵێکی وەکو پەیامیش ئەگەر بێ ڕووداوەکان بگواستەوە بێ سەرێشەوە بێ گرفتیش نەبووە تا چەندە کەناڵی ئاسمانی پەیام لە گواستنەوەی خەبەر لە ڕووداوانەیە کە بەسەر ڕاگەیشت و ئاگای لێ بۆ گواستوێتەوە تووشی گرفت بووە چ لە دەرەوە وەکو حکوومەت و وەکو دەسەڵات وەکو حیزب خۆی کاری ڕۆژنامەنووسی ڕاستەکەی ئەو کارە نییە کە زۆر خۆش و یانی دەتوانانی بە مرتاحیبی کە یاخود باوە بڵێن ینی لەسەر سینێک پێشکەشتی کەن ئەزانی چی ینی ئەبێ میدیاکاریش فێری ئەوە ببێ بە پێوەریەوە ینی قسە لەسەر ئەمەیە ئێمە لە هەرێمی کوردستان ئازانین چ دۆخێکی سیاسی هەیە وازانین دەرگاکان چەندێک لە بەردەمی ئێمە داخراون دەبێ حکمت هەبێ بۆ کردنەوەی دەرگاکان و ئێمە ئازانی کاری ڕۆژنامەنووسی ینی لەگەڵ ئەو دیدە سیاسە باوەی کە هەیە ڕەنگە ئەندازەیە لە هەندێک شوێنە زۆر پێچاوانە یەکتری بن ڕەنگە دەسەڵاتداران زۆر جار بیانوێش کۆمەڵک شت هەیە کە بە بێدەنجی بڕوە بەڵام ڕۆژنامەنووسیش ئەوەیە کە ئەمە ئاشکراکە و بیخاتە ناو فەزای گشتیەوە ڕایگەشتی لەسەر دروستکە ئێمە لە دروستکردنی ڕایگەشت و لە دۆزینەوەی باوا بڵێن ئەو سەرداوانەی یاخود با بڵێن ئەو بابەتانی کە هێزە سیاسەکانە میشە ویستویانە بیشارنەوە ئێمە ڕسکی زۆرمان کردو بۆەوەی کارمانە ئەوەی کە خۆت باس بەتەشی دەبێ ئەبێ وابێت چون کازانی چی ئەگەر لەو کاتێک کە تووشی گرفت بوونە ئەوە بێ حکمەتی ئێوە بووە یان ئەوەتە ئەنی چۆن دەڵێ گوێنەگرتنی دەسەڵات چی لە مامۆساکاروان لێرەیەک کەسێکی ئەکادمیە لە دیموکراسی ترین وڵاتە کە دیدیان بۆ ڕاگەاندن دیدێکی زۆر فراوان و وڵاتێکی دیموکراسیە و میدیا بە زەڕوو دەزانن ڕۆژنامەنووس بێگرفت نییە من پێ دەڵم ینی ڕۆژنامەنووس ئەندازەیە کارەکانی پێچەوانەی ئەو دەسەڵاتە پاوەخوازەیە خۆ باڵم دەسەڵاتە باوەی هەیە کە حکومڕانیەکە لەبەرەوە ینی تۆ بێ ئەمە زۆر بە سروشتی وەرگری کە میدیاکە ڕوبەڕووی لێدان ببێتەوە ڕوبەدووری گرفت بێتەوە ڕوبەڕووی ڕێگری ببێتەوە لەبەرەوە بەڵام ئێمە هەمیشە وەکو مامۆساکاروان وتی من ئەمە قسەیەک لەسەر ئەمە بکەم ئێمە میدیایکی نەرم بووین میدیای نەرم قسەی لەسەر ئەوەیە چۆن ئەوەی کە هەر هەمان ئەو وێنەی کە ئەو دروستی کرد ئەو دڵۆپە ئاوەی کە یێتە خوارەوە ڕاستە دڵۆپێک ئاوە واتە ئەم دڵۆپە ئاوەیەم کە باسێکین ئەڵێن ڕەنگە شتێکی کەم بێ بەڵام ئەم دڵۆپە ئاوە حکمت لەوەیە کە بەردەوامە
کە دواتر ئێمە ئازانین لە خوارەوە چ فۆرمێک دروستەکە قسەکەی ئێمەش لەسەرەوە بووە ئێمە لە کەناڵی ئاسمانی پەیام میدیایەک نەبووین بۆ ساتە وەختێکی دیاریکرا و کە بەرژەوەندی خۆمان و حیزبەکەمانی تایە حەشرێ دروستکەین و ئیتر خەڵک وا هەسکا کە لە ئێستا لە هەرێمی کوردستان ڕووداوێکی گەورە ڕووەدا و ئەم نانی وەزعی هەرێمی کوردستان تێگەچی و وەزعەکە قەڵبە بێتەوە ئێمە ئەوەمان نەکردووە ئێمە ئیشمان لەسەر شعوری بینەرەکانی خۆمان بە شێوەیە کردووە کە شعوری زۆر دەردەدار نەبێ کەلانی کەم تحملی ئەوە بکە کە شتەکان ببیستێ بەڵام ئیشمان لەسەر ئەو هۆشیاریەکە کردووە کە وردە ئەم گۆڕانکاریە دروستەکە تاوان کاڵێن سیاسەتی نەرم یاخود با بڵێن بەرنامەی نەرم یاخود با بڵێن پلانی نەرم یاخود میتۆدی نەرم قسەکە لەسەر ئەوەیە ئەم حەشرە دروست ناکەی بەڵام وردە بە سیاسەتێکی نەرم بە میتۆدێکی نەرم بە ئەو پلانەی کە هاتە شتێ دروستەکەی کە وردە بێ بە هۆشیاری و سەیرەکەی لە نەتیجە گۆڕانکاریی گەورە دروست بووە و بەبێ ئەوەش کە زۆر سەر لە خەڵک تێکدابێ ینی با ئەمە قسەیەکیش لەسەر میدیا بکەین ینی میدیاش ینی بەشێک لە ئەم مەساتێک کە ئێستا بەسەر خەڵکی ئەمە هاتووە بەشێکی پەیوەندی بە میدیاشەوە هەیە ینی بێمە ڕاشکاوین لەگەڵەوەیە کە میدیاش هەموو شتێک کە کردوێتی هەمووی هەر باش نەبووە ینی بەڵام باوە بڵێن ینی لە ئیشکردنا هەڵا هەیە لە ئیشکردنا ڕەنگە نەپێکان هەبێ بەڵام گرنگەوەیە کە شتێک هەیە ناوی میدیا و بە زۆر لە جۆرەکان ئێستا وجودێکی گەورەی هەیە و کاریگەری گەورە لەسەر سیاسەتدانێ کەناڵی ئاسمانی پەیامیێکی کە لەو کەناڵانەی کە لە سەرتاوە دامەزراوە بەم جورئەتەوە دامەزراوە و ئیشی بۆ ئەمە کردووە بۆیە ئێستا ینی لە هەرێمی کوردستان ئەگەر سیاسەکان بیانەوێ لەگەڵ میدیاکان کۆ ببنەوە قسە لەگەڵ میدیاکان بکەن یاخود کۆنفرانسێک ببەستن وجودێکی میدیایی لەوێ بێ یەکێک لەو کەناڵانەی کە ئەو هەمیشە ئەوان دانەوێت لەوێ بێ و حزوری هەبێ کەناڵی ئاسمانی پەیامە کەواتە کەناڵی ئاسمانی پەیام توانیوێتی واقعەک دروستکە کاکە 9 ساڵ ئەم کەناڵە بەردەوام کارەکە هیچ ڕۆژێک ناوەستاش کار دەکات باشە ئێمە باسی ئەومان کرد کە بە چ میتۆدەگیشەکە وانە ئێمە سەراحەت باوە بڵێن لەگەڵ ینی ئەمە یەکەم جاران ئەمە باسەکەم ئەمە یەکەم جارە ئێمە لەگەڵ سەرۆکی حکوومەت دانیشتی لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی وەزیران لەگەڵ خۆی و جێگرێکی ئەوە ڕەنگە لێرەوە جارێککە شانسی ئەوان هەبێت کە جۆ لە ڕێگەیان بەرنامە جۆ لە قسەکانمان بگرن یەکێک لەو میدیاکارانەی کە لە حزوری ئەوانە قسەی زۆر توندی کرد بەڵام باسی حکمەتمان کرد بەڵام بەو حکمەتی کە ئەم کەناڵی لەسەر دامەزراوە لە سەرەتاوە بەو شێوازی ئیشکردنی کە تایبەتمەندە بۆ کەناڵی ئاسمانی پەیام دوایی سەرۆکی حکومەت وتی ئەو میدیاکارانی کە پێشەوە هاتوون هیچیان بەقەدەرەوە قسەی توندیان بە ئێمە نەوتوو بەڵام بە شێوازێک بەڕاستی ئێوە دەربڕینەکەتان کردووە کە ئێمە ینی ئێستا خۆشحاڵین لەوەی کە ئەمە لە ئێوە بیستین لەبەرەوە قسەکە لەسەرەوەی کاک حاجێنۆر ئەوش ئەوەیە کە خۆش دێشێکی لەو میدیاکارانەی کە لە ساڵانی ڕابردووشە ئیش کردووە ئەم کەناڵە بۆ خۆی ڕوبەڕووی سووتان بەوە لە ساڵی یەکەمە لەو کەڕ لە ینی ئەوەی نەما بۆم کەناڵە بسووتێنرێ باشە بەڵام نەتوان ڕابی سووتێنن دوایش ئێمە بینیمان کە فیدباکێکی گەورە لەلایەن جەماوەرەوە دروست بوو خەڵک هات لە بەردەمی ئەو کەناڵە بەوەی کە کەناڵەکە نەسووتێنرێت کەواتە ئەم کەناڵە بە جۆرە لە جۆرەکان بەو سیاسەتە نەرمەی کە باسمان کرد بەو ستراتیژە نەرمەی کە باسمان کرد توانی بەچی واقعەک دروستکە ئەو واقعی کە ئێستای بینین و ئەوە 9 ساڵ ئیشی تیاکە و تەمەنایەوەکەم کە لە ساڵی دەیەمیا جارێک کە بتوانێت ڕوتینێکی تر و هەروە شێوازی خۆش میدیا هەڵە دەکات دەڵێ میدیاش هەڵە دەکات میدیاش زاروای دەبێتە مایە پشێوی میدیا کامە میدیایە کە وا دەکات پشێوی دروست بێ ئەو میدیای بۆچی پشێوی دروست دەکات ڕاستەکەی هەڵەی میدیا زۆر جار لە هەڵەی لە چێوە سەردەگەیەکی فەرماندەیەکی جەنگ خەتەرترە چونکە لەوەچێ فەرماندەیەکی جەنگ چەند کەسێکی لە بەردەسایە زەرەرەکە لە نێو ئەم چەند کەسەیە دروست بێت خەلەلەکە لەوێ دروست بوو کۆمەڵێکە زەرەرەکە بەڵام میدیا کە زەرەرەکە نازانێت چەند کەسم کە زەرەر ئەدا نازانێت چەند کەسم پەیامی بیست و چەند کەس زەرەری پێگەیشتووە فریاکەوتنی ئەو کەسانەش بەردەست نییە تا تۆ فریای بکەوی کە ئەم پەیامە دیسانەوە بە شێوازێک لە شێوازەکان تر سیاغە بکەیتەوە لەبەرەوە زەرەری میدیا گەورەترە بەڕێی من لە زەرەری فەرماندەیەکی جەنگی ئەو پەیامانەی کە تەئسیر دروستەکەن دروستکردنەوەی تەئسیری پێچەوانە زۆر سەختە بۆیان هەروەکو چۆن ئینسان کە بیر و باوەڕێک وەرەگرێ گۆڕینی بیر و باوەڕەکە سەختە بۆی میدیا بەم شێوەیە
میدیایە بیر و باوەڕە گۆڕێ یا ڕێیە گۆڕێ کە هەموو ئەمانە سەختن ئینسان لەسەر پایەی ڕێیەک دروست بوو بە ناڕەحەتە توانێت بیگۆڕێ بەڵگەی ئەوێ دلیلی ئەوێ ئەمەش کە یەک جار پێداوە بە 10 جار پێدانەوەی اینجا چارەسەرە بێ وەکو دەرزی کوتان وایە ئەبێتۆ بەردەوام لەسەر ئەو ڕێ ئاسەوارە خراپانەی لە پەیامێکی ئیعلامیە ڕاگەاندن کار میدیایە دروست دەبێت پەیامێکی ینی سلبی وەکو خراپ چۆن بڵێ وەکو وایە کاڵەن بەردێک نەزان بیخاتە گۆمەوە بە سەد زانا دەرنایەتەوە ئەمە لە حوزەی کاری میدیایە واردە و هەیە ئەو میدیانەی کە زەرەرەدەن بەجددی ئەکرێ بکرێ بە دوو بەشەوە ئەوانەی کە زەرەری فەرهەنگی ئەیان جێواریان زۆر ئەمێنێتەوە و کۆمەلگا لە فەرهەنگێک دوورەخەنەوە زۆر خەتەرناکترن ئەوانەی کە لەسەر ڕوتێکیان وەزعیەتێکی سیاسی پەیامەدەن تا لە ماوەیەکە یان لە حاڵەتێکی هەڵبژاردنە پەیامەکان دەدەن و کە حاڵەتەکە تاو ئەبێ هێوری بە میدیاکانەوە دەرەکەوێ ئەمانە کاریگەریان مدەتێکی دیاریکراوە بەڵام خەلە لە فەرهەنگیەکان جێوارێکی بەردەوام بەجێڵن لە کوردستانە بەداخەوە ئەو هەژمونە فەرهەنگە میدیای خۆمانەی گوێزێتەوە بەردەوام ئەم دەرزیە لە خەڵکە ترێکە تەغیری فەرهەنگی لە کۆمەلگای خۆیان دروست بکە ئەمانە زەرەری گەورەیان هەیە بەڕێی من ئەو پەیامە سیاسی توندانی کە لەم مودەیە لە هەرێمی کوردستانە گوازراونەتەوە بەگوێی خەڵکا دراون ئەگەر لە مودەی ساڵێکا بوو بێ ئەشێ لە مودەی 6 مانگا ئەشێ لە گەیاندنی یەک پەیامە ئەمانە بشۆرێتەوە ئەم واقعمان لە هەرێمی کوردستانە بینی لە تەغیرێکی سیاسی هەڵوێستێکی سیاسیە کۆمەڵێک پەیام هەبوو لە مێشکی خەڵکیان نەما چونکە کەناڵەکان داوای ئەم تەغیرەیان نەکرد کە تەغیرەکە ڕوویە خەڵکەکە رازی بوو ینی داوای خۆراکێکا کە ئیدەی تێجەستەی رازیە بێ لە ڕووی سیاسیەوە داوای ئەم تەغیرەیان نەکرد پەیامی تون دەچوو بەڵام لە ڕووی کەلتوریەکەیەوە بەڵام لە ڕووی کەلتوریەوە تەغیری کەلتوری زۆر بە ناڕەحەت دروستە بێتەوە دیسان چونکە ئەم کەلتورە بە ساڵێک و 2 ساڵ و 10 ساڵ نەدراوە بە کۆمەلگایەکی و کۆمەلگای کوردی تۆ لە ڕێی درامایەکەوە تەوێ ئەم کەلتورە بگۆڕی ببوورە بە ناڕەحەت دیسانێتەوە جێگەی خۆی دیسان بە چەند ساڵ دروست بۆتەوە بێ ئەمەندە ساڵیەوێ ئەمانش کە بە دراما ئیشەکەن یان بە کۆمەڵی پەیامی کۆمەڵایەتی شەکەن کاریگەری خراپ لەنێو کولتورەکە بەجێهێڵن ئەمانە بە سیستەمێکی نەرمی شەکەن وەکە کۆمەڵی کەناڵی گشتین چ لە ڕووی مامەڵەی خێزانیەوە چ لە ڕووی مامەڵەی دوو نەفەرەوە مامەڵەی خەڵک لەگەڵ کاڵایە کە لە دراماکانەوەی بینی لە کۆمەڵە پرۆگرامی تایبەتەوەی بینی ئەم مامەڵانە هەمووی تەغیر بکەن ناڕەحەتیتەوە نێو کۆمەلگا کوردێکی کە پێشووتر بووتە من ناڵم فەرهەنگی کوردی بە چەندین ساڵ کە دروست بووە خراپیتیانە هەندێشتیانە کە بەسەردەمی ئێستا ناخوا بەڵام تەغیری بە کۆمەڵێ فەرهەنگی تر ئەمە هەر جۆرێک بێ بە هەر ڕێکارێک بێ هەڵەیەکە لەنەو کۆمەلگایە بەجێ هەڵی ئەشێتۆ لیباسێکت هەیە کە ئەمانە تەئسیر لەسەر شناسی تۆەکەن بێ لە ڕێی کۆمەڵە دراماوە ماڵێک تەیە شکلی دروستکردنی ماڵێک لە ڕێی کۆمەڵە دراماوە تەغیری بکەی ئۆتۆماتیکیەوان بن بە جێوارێکە مێننەوەکە ئەبێ ئیتر بەرنامەی شوێنەواریان لەسەر بکرێیان لە بۆنە و یادەکانە باس بکرێنەوە وردە لە زەهنی لاوەکان تا تێپەڕێ پیرە بن ئەوانی کامانە ناسنووەم فەرهەنگە ئەمرێت ئەمە بوونی زەرەری نیە لە نێو کۆمەلگایە بەڵام تەغیرکردنی زەرەری هەیە چونکە مێژووی تۆ کورتەکاتەوە شوناسی تۆ ئەگۆڕێت تەغیریەکە ئەسڵن لە نێو کۆمەلگاکەتا دەرەتێنێ و تەسلیم بە کۆمەلگایەکی ترت دەکاتەوە کەناڵێک چۆن بتوانێت ینی دەستگایکی میدیایی ینی تۆڕێکی میدیایی چۆن بتوانێت ببێتە کەناڵی خەڵک مەسەلەن چی بکە ئەو کەناڵە ڕاستەیەک بگرێتە بەر بۆی کە وەکو ئەوەی کە تۆ مامۆستایەکی زانکۆی و ئێستای چۆن دەڵێ لە کوردستانی و دەژی لەم کوردستان دەزانی مەسەلەن خەڵکی کوردستان مەسەلەن چی پێویستە کەناڵێک چی بکە بۆی کە بتوانێت بێتە بینەری ئەو خەڵکە بۆی کە مەقبول لای خەڵک کاکەنوەر سەرەتای میدیا ئەگەر پێناسەکانی بخوێنیتەوە میدیا بەراورد کراوە یان یەکسان کراوە بە ئینفۆرمیشن بە زانیاری گەیاندنی زانیاری ئەمە لە هەواڵە زۆر ڕەنگداوەترە ینی زانیاری گەیاندن وەکو بڵێ بۆ بە بنەمایەکی سەرەکی هەواڵ بەڵام ئێستا کۆمەلگاکانی ئەم سەردەما بەهۆی پێشکەوتنی تەکنەلۆژیا و شێوازی پەیامسازی لە میدیایە ئەمە تەغیری کردووە ماستەکەڕانەبەری کاتم زۆر کەما ئەگەر قسەش بە کورتی بڵێم با ئێمە واتێ نەگەین لە کەناڵێکە خەبەری بە یا هەر شتێکی تر بێ گەیاندنی زانیاری ئەرکی سەرەکی منە ئەبێ کۆمەڵێ بنەمای ئیتیکی و قانونی و کولتوری هەیە پێشگەیاندنی زانیاریەکە سێرچی بکرێ ڕسێرچ بکرێ بۆ لێکۆڵنەوەی لەسەر پێنج بکرێ مامۆستا پەیوەنجان ئێوە لەوەی کە 9 ساڵتان تێپەڕان لە دامەزراندنی ئەم کەناڵە پێتان وایە شتێکتان کردو پێتان وایە کە زۆر شت هەیە ئێوە نەتانتوانیوە بیکەن یاخود لە ڕێگادایە بەتەمان بیکەن باڵە بەتەشید ئەگەر بڵێن ئێمە هەموو شتێکمان کردووە مەشتێکی تەبیعی نیە ینی شتێکی واقعی نییە بەس بەتەشید
ئەوەی ئێمە پێمان کراوە کردومانە و بە خۆشتان نەزان کە ینی میدیا لە هەرێمی کوردستانیشە ینی بە جۆرە لە جۆرەکان بەش بووە ینی دەشێ باو بڵێن ئێمەش دەستمان بەهۆی ئەوەیە کە لە پشتمان و هێزێکی سیاسی دیاریکراوە هەیە و ئایدای ئێمەش بە شێوەیەکی تایبەتە بۆ حکومڕانی بۆ کۆمەڵگا بۆ کاجیاوازەکان لەبەرەوە ڕاستەکەی ڕەنگە ئێمەش دەستمان نەگەشت بێ بەوەی کە هەموو شتێک ینی باوە بڵێن بکەین بە بابەت و وەروە بکەین بە کەرەستەیەک بۆ ناو شاشەکەی خۆمان ئێمە دەرچی ئەوەکەین کە زۆر شت هەیە کە دەبێت ئێمە بیکەین بەڵام ئایا تا چەندێکمان پێکرێت لەبەرەوە ئێمە ئەتوانین پەیمانی ئەوە بدەین کە کەم تەرخەمینەکەین و پەیمانی ئەوە بدەین کە کەناڵەکە بهێڵینەوە و پەیمانی ئەوە بدەین کە پەیامەکانی ئەم کەناڵە دانەبەزێ بۆ ئاستێک کە لە بەرژەوەندی جەماوەەر نەبێ وروە ڕۆژە لە ڕۆژان ئەوەی لێ بخوێنرێتەوە کە کەناڵەکە پاشکشی کردوێتەوە دەکرێت خۆش پەیمانی ئەمە بێت. زۆر سپاس مامۆستا پەیوەند عومەر ئەندامی تۆڕی میدیایی کۆمەڵ زۆر سپاسمان دەکەین. زۆر سپاس مامۆستا کاروان عەبدوڵڵا مامۆستای کۆ دەستەکانتان خۆش بێت. زۆر سپاس بینەرانی بەڕێز و خۆشەویست کە تا ئێرە بینەری بەرنامەکە بوون و هیوادارین کە کەناڵی ئاسمانی پەیام لە دەیەمین ساڵیە ببێتە جێگای داخوازی ئێوەی بینەری خۆشەویست. خواتان لەگەڵ.